جاري ئەو هەواڵێکە بڵاو بۆتەوە هەڵەیە لەبەرەوەی هیچ بڕیارێک نییە باسی 4 مانگکە بەڵکو دوێنێ وەزیری بەرگری عێراق بۆ وەکالەت کە بەڕێز دکتۆر عادل عەبدولمەهدیە جگەوەیە کە سەرۆکی ئەنجومەنی وەزیرانە وەزیری بەرگریە بە پێی بڕگەیەکی مادەی دەی یاسای موازنەی فیدراڵی 2019 بڕیاری داوە کە بڕی بودجەی ساڵێکی هێزەکانی پێشمەرگە لە وەزارەتی بەرگریەوە بیجوێستەوە سەر وەزارەتی دارایی عێراق بۆ ئەوەیە کە خەرج بکرێ یعنی هی تێکڕای ساڵی 2019 کە ئەکا 816 ملیار دینارە و مانگانە 68 ملیار دینارە دیارە داوای کردووە بە پێی ڕێکارەکان و ڕێنمایەکانی دارایی خەرج بکرێ بێگومان ئەو پارەیە لەگەڵ بڕی گشتی بودجەی هەرێمی کوردستان مانگانە ئەدرێ بە هەرێمی کوردستان و ئێمە لەلایەن وەزارەی دارایی حکوومەتی هەرێمەوە موچە وەردەگرین چونکە ئەو 68 ملیاری مانگانە بەشی نیوەی هێزی پێشمەرگەی کوردستان ناکە بۆ موچە لەبەرەوەیە موچەی هێزی پێشمەرگەی کوردستان بۆ وەزارەت و هەفتە پێویستی بە مانگانە 140 ملیار دینارە.